ئاشتی پەروەردگارتان لەوێ خۆشەویستان لە وانەی ئەم جارەمان بە خزمەتان ئەگەینەوە لێرە باسی چۆنیەتی ڕەبطکردنی CSSەکەین لەگەڵ ئەو پەڕەی کە ئێمە دروستمان کرد. سەرەتا ئێمە پەڕێکمان دروست کرد گەر بیرتان بێ بەناوی پەڕەی ئەباوت بوو و سفرێکمان کەمە بەڵێ ئەمە بوو. دواتر لێرانە ئەباوتمان دروست کرد ئەباوت ئەممان پرینت کرد. ئەگەر بینەوە ئێرانە ببینین ساتەکەین بەخێر بێن بۆ بەشی تایبەتمەندی و لێرانە ئەچین پەڕەیەک دروستەکەین بە ناوی CSS لەگەڵ CSS ڕەبتیەکەین بۆ ئەوەی بتوانین کەڵەر و سایز و فۆنت و ئەمانە زیادکەین. چۆنیەتی زیادکردنی CSS دەینە پابلیک بەشی پابلیک فایلێکمان هەیە فعاف و فۆڵدەرێکمان بەناوی CSS لێرانە پەڕەیەک زیاد دەکەین بە ناوی بۆ نمونە نەی یان بۆ نمونە CSS.css ئەم CSS.css مان زیاد کرد تێیدا. لێرانە کلاسێک دروستکەین بنووسین مای کەلەرەکەی بۆ نمونە بلو بێ. لێرانە لە ئەباوت لێرانە چۆن لینکیەکەین ئەنووسین لینک ڕێڵ یەکسانە بە ستایل شیت هرێف ئەمە لینکەکەیە سەیریکەن ئەنووسین PHP هیچۆ باشە. لێرانە ئێمە بەشێکمان هەیە کە تایبەتە بە فایلی CSSەوە بۆ نمونە لە فرێموێرکی ترە بۆ لە فرێموێرکی دیجانگۆ ستاتیکمان هەبوو بەڵام لێرانە خوێنی ستاتیک ئەسێتن هەیە و کەوانە ئەکەینەوە CSS/CSS.css مان هەیە. لێرانە سمی کۆڵۆندا ئەنەی ئەمە لە بیر نەکەین و لێرانە ئەنووسین تایپی ئەمە ئەنووسین text.css و تاگەکەی قەپاتەکەی. ئێرانە ئەگەر بگەڕێن و ئێرانە ئەو کلاسی ئێمە نووسیمان دۆت مای بوو ئێرانە بۆ نمونە کلاسەکەمان بێ مای ئەمە خەزمکەین عفو سەیفکەین لێرانە ریفرێشکەینەوە بەخێربێن بۆ بەشی تایبەتمەندی بەڵام هیچ ئەمە پیشان نەدا دیارە کێشەیەکمان هەیە. CSS.css مان نووسی لە فایلی CSS لێرانە CSS.css مان تەواوە و ISSET ئیچۆ کەشمان تەواو و لێرە باسی دەوڵکۆتێشمان کردو ستایل شیتەکەشمان ئەوەی سیکەین لینک ڕێڵ ستایل شیکە تەواوە ئێمەش تەواوە تایپی X ئەها لێرە ئەمە دۆتنی سلاشە ئەمە سیفکەین و ریفرێشکەینەوە ئەبینین بەخێبێن بۆ بەشی تایبەتمەندی ئەمان تەواو بەڵام دێن لێرانە هەندێک تاگی CSS ئەنووسین ستایل و کەڵەر و ئەم شتانە لێرانە بینە سەر تێکستەکەی
بۆمە تێکس سێتە سنتەر تێکستی هەمانە لە سنتەر بێن ئەمە چۆ بەخێ بن چۆ سنتەر تێکست ئەلاینەکەی ئەم ستایلەی بدەینێ ئەمە هاتووە شوێنی خۆی چکە تێکست ئەلاینەکەمان سنتەر نووسی واتە ئەو شوێنەی کە تێکستەکەی تێدا بێ لۆکیشنی تێکستەکەمان ئەمەش فۆنت فۆنتی تێکستەکەمان فامیلی بە ئەم فۆنتی دابنێ فۆنت سایر ئەم فۆنتە دابنێ بێ سەیریکەین دەتوانی هەر فۆنتێک کە ئارەزوو ئەەکەیت و توانی بەکاربێنی بەخێرە بۆ بەشی تایبەتمەندی کەمێک لار بووە و فۆنت سایزمان هەیە سایزی فۆنتەکە ئەتوانین لە CSS بەکاری بێنی ئەبینی گەورەی کرد لێرە ناتوانی هەموو تاگەکانی CSS بەکاربێنی و توانی سوود لە هەموو تاگەکانی وەرگری و لێرانە CSS تێمپلێتێکیە ئەوانە هەمووی تێدایە و لێرە زانیاری زۆر لەسەر CSS هەیە ئەتوانین سوودی لێ وەرگرت و لەگەڵ ئەمە کۆنتاکت لەگەڵ بکەی لەگەڵ لاراڤێڵە بۆ نمونە لێرانە بەدیمان هەیە بە ئەمە زیاد بکەین ئەمە لە CSS ئەگەر دۆت هەبوو بەمانای کلاسە ئەگەر هیچ نەبوو بەم شێوەیە ئەم هاژە نەبوو و دۆتش نەبوو ئەو بزان ئەمە ناوی تاگەکەیە کەواتە ئیش لەسەر تاگەکە ئەکەین ئێمە ئەگەر سیرکەین بەڵام ئەگەر هاتوو ئەمەمان کردە دۆت ئەمە ئیش لەسەر کلاسەکەین کەواتە هیچ نێتاوەکو لێرانە لە بەڵگیەکەی کلاسەکەی نەنووسین بۆ نمونە کلاسەکەی نەنووسین کە بۆ نمونە بەدیە ئەم تایبەتمەندیە زیاد نابێت ئەمە کە لە خاڵەکانی کە پێشتر بزانین لە CSS توانن سەیری CSS بکەن و ئەتوان لێرانە ئیمێجێک بێنن لینکی ئیمێجێک بێنن و ڕەبتی بکەن کە ئێمە ئیشمان پێینەوە بۆردەری نووسینەکە ئەتوانین بۆردەری بۆ دابنین بۆ ستایلەکەمان بۆ نمونە ئەمە بۆردەری ئەوەکەمانە لێرە ناتوانین لێرەی ئیزافی بکەین ئەبینین بەخێر بێن بۆ بەشی تایبەتمەندی ئەوە باسی CSS مان کرد کە چۆن ڕەبتێکن لەگەڵ تێمپلێتەکەی خۆمان کە ئێمە لێرە دروستمان کردووە تاوانەیەکی تر بەخواتان سپێرم خواتان لەگەڵ